هاوڕێیانە و کاتتان باش. چەرچاوی ئێمە وەرن لایڤ، ڕووداوی سیاسی لایڤ. ئەو شتانە نازانی سەعات چەندە، ڕووداوەکی وا گەورە و گرنگ کە ڕوو دەدا، هەرچی هەموومانە ئەوە بکەین، گوێ بگرین، وەرن گوێ بگرین، قسە بکەین، نەخەوین. چرکە ساتێکی مێژوویە بڕوا بکەن هاوڕێیان، چرکە ساتێکی مێژوویە. کەس حاڵی بە حاڵی پیاوەکانی دەسەڵات نەبی لە چ حاڵ ئێستا بیر دەکەنەوە، دەرن لۆ ئیشی خراپمان کرد. چ بکەین؟ چێوە هەرێین بەڕوا بکەن. ڕەوشەکە ڕەوشەکە کەس بە حاڵی ماڵی بارزانی و تاالبانی نەبی، کەس حاڵی بە حاڵی ئەوان نەبی. هاوڕێیان ئێستا دەست پێ دەکەین، وەرن براکەم وەرن ئەوە ببین، 12 شوێ دەکە 800 کەس دەڕوا لۆ، لەبەر ئەوەی هەمووتان ئازارێکتان هەیە، هەمووتان ستەمەکە، هەموومان ئازار و ستەمەک هەیە کۆمان دەکاتەوە، کە چرکە ساتی ناڵێم کۆتاییە، بەڵام هەیبەت شکاندن، کەرامەت شکاندنی ماڵی بارزانی کە 35 ساڵە ئەوەی ئێستا هەرچیەکان پێی دەکەن، هیچ هێزێک نەیتوانێەوە ئیهانەیان بکە. لە خەبات کاکە من لە خەبات ژیاومە، ڕق و تەق ڕق و تەق 56 سەرچی لێ خڕبووینەوە، پارتی هەموو هێزی خۆی تەرخان کردی، دەرەقەتیان نایە. ئینسان دەبێت شەهادە بە قارەمانەتیوانە بخوازی. قەزیە چییە؟ چ نییە؟ حەقە حەق نییە؟ گرنگ ئەوانە سازشیان نەکرد هاوڕێیان. یەک دەکە ئێستا قسەی زیاتر دەکەین لەسەر، ینی ئینسان دەبێت ڕێز لە خەڵکی بەغیرەت هەموو کات شەهادە دەبێت بە ئینسانی بەغیرەت بینی. یعنی بەڕاستی هەرچیەکان نموزەزەشی جوان لە ئیرادە لە تێکۆشان، لە خەبات، لە ململانیان، لە باوەڕەکانی خۆیان. ڕاستە غەڵەتە، من ئەو شەڕە ڕاستە لە سەقوتی خەڵک نییە، ئەو شەڕە ڕاستە بە خۆیان پارتی بوونە، بەڵام زوڵم لە پارتی قبوڵ ناکەن، ستەم لە پارتی قبوڵ ناکەن. هاوڕێیان ئەوە زۆرە. تۆ سەیرکە چ عەشیرەتیت کە، چەند خەڵکیت کە، چەند حیزبیت کە، ملی خۆی شۆڕ دەکاتن. ئەوان کۆڵیان نەدا، ئەو بڕوام پێ بکەن، بەڕێزان بڕوام پێ بکەن. بەس ئەوش تەواو دەکەم، بڕوام پێ بکەن. پارتی ماڵی بارزانی، هێزی لیوای نازەم گوڵانە چێ ئیمان سۆر بارزانی بەگەڕیە خستیە، هێزی دژە تیرۆری وەیسی بەگەڕیە خستیە، دەڵێن سوپای چاری پارتیان بەگەڕیە خستیە، لەبەر خەڵکی سلێمانی ئەوەدا کوربە لە 56 سەرچی خۆرشی تەرچی و 56 کەسی کورە پارتی دەزانی لۆ لەبەرێ هەموو هێزت هیچی ئیرادەی نییە، بەقەت دوو هەرچی دەبینی، ژنی هەرچی چ دەکا، دەبینی پیاوی هەرچی چ دەکە. لۆ باوەڕە ئیتر ئەو باوەڕە خێڵە گوندە هەر شتەکە هەیبەتیان شکاندی. 35 ساڵە بەس بە ئەگر و ئاسن لە خەڵک دەدەی، بڕوا بکە هەر هەمیان بگری بکوژی، تەفرت و نای تەختی ئەوە کەکەی، هەیبەتت ڕۆی مەسعود بارزانی. ئەو دەستخۆشی لە کاک مەکیش دەکەم کە ئەو خەبەرەی ئێستا بە پەلە بڵاو کردەوە. کاکە مەسرور و مەسعود تەلەفۆنیان لە هەر یەک کردبی، خەڵک لە سەیەک پێلو ڕاوەستایەوە بە غاردان چووە. ئەوە ئەڵێم دەزانم سەرچاوی کاک مەکیش هەزار قسەی بە مەسعوری گوتووە، داوای لێ کردێ بچی سوێندی بە گۆڕی بارزانی لۆ خواردیە و نازام چوو، بەڵام نەچووە و قسەی پێگوتیە، زیاتریشی پێگوتیەوە. دەست خۆشی تەرچی بەجددی ئەو نۆعە ئیرادەیە، ئەو نۆعە باوەڕە خەباتی پێ دروست دەکری. هاوڕێیان تۆ بۆیە دەبینی گەریلایەک پێشمەرگەیەکی کۆن، ئەو ئیرادەیە تەکانی پێ بە خەبات دەدری. هاوڕێیان قەت بە ترسنۆکی بێ ئیرادەی کورە سەردەمی بەعس خەڵک بە عێراقی بەرەوپەتی قەنارە دەڕۆی، پێشمەرگە لاقیان لە یەک دەبەستاوە، ڕێخستنەکان ئەو پەڕی تەعزیب دەدران.
ئەبەوەی بەعس دەرەقەتی کورد نەهات بڕوان پێ بکەن. بۆیە هاوڕێیان ئەوە شتەشی گرنگە لەو چرکە ساتە و ئینسان ئەوانە حەقنین بەس ئینسان دەبێت شەهادەیان پێ بێنێ. ئەو جەبەروت حزب حکوومەت بەعس بوو بەعس چاری ئازار و پسەی ئازار ئەرد و ئاسمانی فەرق و بڕوان پێ بکەن. چاری ئازار لە خەبات ڕوویدا خۆ پیشاندان ئاوا هەمووانەی خەرچی ئەوەنا یعنی هەیبەتی تا حەدەکشکە. 5-6 ئازار لە هەولێرێ خۆ پیشاندانەکرا حزبی شوعی کردی دیسان هەیبەتی شکە. 11 ئازار بۆ زەڵاتە لۆ لەبەر ئەوەی لە ڕانیە دەستی پێکرد ببورن لە ڕانیە دەستی پێکرد لە سلێمانی دەستی پێکرد هات ببورن. بۆیە حزب حکوومەت چییە؟ هەیبەت کە ڕۆی تەواو ئەوە خاڵەکی گرنگە ببورن. دوو هاوڕێیان بۆ زانیاریتان هێزی زێرەڤانی هەڵە نەبم کاتی خۆی کاک شێروانی ئەو ئەحسانەی زۆر ورد دەبوو 135 بەس هەرچینە جمگە یەکێک لە جمگە ئەساسیەکانی پارتی هەرچینە چ دەکە دەیان کوژی خوشی تەرچی ئەوانە دەکوژی دەیان هەزار خێزانی ئەوە تحدای لە پارتی ساڵ دەگرن ڕۆحی مقاومە بەرەو ڕاپەڕین یان تووڕەیی یەکی گەورە هەرچی بکە ئاشتیان دەکاتەوە هیبەتی ڕۆی یعنی داوە توش فنانی چ بکە لەگە چێ کرە بە زۆر خۆشە 50 هەرچینە من دڵنیام تەوقیان کردینە ئێستا هەر ئەو 6-7 کەسەنە ئەو هەرچیانەوە خڕبووینەوە بە هەموو قووەتی پارتی دەرەقەتیان نایەن دژە تیرۆری ناردیەوەی سە ئەوەی مەنسووری ناردرایە سوپای چاریان دەرێن ناردیە وەرە حزب ئەو هەزەلیل بی کە دەڵێن ئیرادە خەبات تێگۆشان ئەوە گرنگە من داوا دەکەم لە عەشیرەتی گۆران یعنی واز لە خلافاتە بێن ئێستا ئەو چرکە ساتە ئی هەندێک نیە مێژوێشی جوان تۆمار بکەن یعنی ئەو کێشەیە با نەتەقتەوە ینی هەردوو عەشیرەت بەشەکن لە کۆمەلگای کوردی وێنەی جوانیان هەیە و ئێستا ئەوان دەتوانن سڵعەکی گەورە بکەن بەوەی بڵێن ئەمە هیچمان لەما بین نیە کاچ خۆم ینی زۆر خۆشە هاوڕێیان کە دەبینی ئەوە نییە لە 60-70 ئەم دەیان جار یعنیم لە 70 جێم نەبووە جوتیاری کورد لەسەر یەک بستە ئەردی خۆی شەڕی برایی دەکرد شەڕی عەشیرەتی دەکرد برا ڕۆ چێخواسەیەک هەبوو لە دەشتی هەولێرێ 200 گوندی ئەوە ماڵە برم 200 ماڵ بوو دەرەقەتی ئەو هەموو عەشیرەتە عەرەبەی دەهات لۆ شەڕی ئیرادەی هەبوو شەڕی بستە زەویەکی دەکرد ئەو ئیرادەیان کوشت پارتی وێچێتی خەڵک ملی خۆی شۆر دەکات زەوی با پیرانی لە ناوچە ئەوەکان بەزی دێلی خاک یعنی ئەتوو خاک شەرەفتە دەبی فێرە ئەو ئیرادە بی بە هەر حاڵ هاوڕێیان یعنی ئێمە لەگەڵ ئەو ڕاستە ئەوە شتێکی خێڵە چییە ئەو بە هیوان ئەو دوو عەشیرەتە کە دوو عەشیرەتی سەرەکی کوردستانن ئێمە نابێ ئەو ئاگرە خۆشکەین دەبی هەوڵی سڵح بدرێ بەڵام ئەو مووقیفەی هەرچیەکان جگای ڕێزە جەبەروتی ماڵی بارزانیان تێکشکان و بلویان بۆ عوقدە تازە و دەری خست ئەوانە لە سەردەمانەکن یعنی بڕوا بکە ئەو ئیرادەی هەرچیەکان بەششی لە ڕێی ئەو سوسیال میدیایە کاکە وەکو منت وا تەمەشا دەکەن ئەوانەی لە ناو شەڕن ئەوە سەردەمی حوسێن ئاغای سوورچی نییە کە دەچوون بە 2 سەعاتی تەفرتونیان کردن بزانە ئەو هەرچیانەوە بە چەند سەعاتەوە مقاومە دەکەن نمونەیەکە ینی دوو پارتی بێتاقەت بووە خەڵک وا لە تەقینەوەدایە بڕوا بکەن هەر بزانە یعنی ئێستا یەک ڕێخستن هەبا پێی دەکرا ئەوە خاڵک لە خاڵە هەرە جەوهەریەکانە کە بزانن پارتی ئەو باوکەی مرد بنەماڵەی دەیان بنەماڵی خێڵەکی تەفری تو ناکرد لەوانە شێروانیەکان لەوانە زێباری زۆر لەو خێڵانەی کاکە کردیە جاش هەتا ئەو هەرچیانە کە بوونە جاش کاکە بەشەشی زەختی پارتی بوو فشار بوو خەهانی خەڵکی دەدا بەرەو جاش بڕوا مەلا مستەفا لە سڵحکردن لەگەر ڕئیس عەشیرەتەکان زەوە خراپ بوو بە هەر حاڵ ئەوە خاڵێک لە خاڵەکانە کە جێگای ڕێزە و تەسلیم نەبوون و ئیرادەیەکی جوان لەو ئیرادەیە نقطەکەی من لەوەدایە یەک جەبەروتیان شکان دوو
وێنەیەکیاندا کە ئەگەر ئینسان ئیرادەی هەبی ئاوە بەچل 50 کەس ئەوە دەبی. هاوڕێن خاڵت کەش ئەوە بڵێ یەک ئێستا کە ئەوە لە قادرکەرم یەکێتی کەتە ئینزار لە کۆرمەوە ئەو هێزی عێراق جوڵەی پێکرد لە زۆربەی شوێنەکان ترسیان هەیە. ئۆپۆزیسیۆنی کوردی با ئەو پێشەش ڕقەش بڵێن نمونەی باشوور زەلیلی پیشان دەدەن. هاوڕێیان بڕوان پێ بکە نەیەکێتی نەنێتیر نە ئۆپۆزیسیۆن ئەوەندە سوقلیان لەو ڕووداوە سیاسیانی کوردستانیە. فات حوسێن لەوێندەرەوە من دڵنیام لەوە دەچی تەلەفۆن لە بۆ حکوومەت ناکە لە بۆ پەرلەمان و شت ناکە لە بۆ حیزبەکان ناکە لە بۆ کەس ناکە. مەسعود مەسرور خەبەر وایە چ بکەین سڵح بکەین یان نا. یعنی ئەو دووە لە دیاتی هەموو کورد قسە دەکەن لە کاتێکدا ئەو بیرە نەفتانە مڵکی باوکی ماڵی بارزانی تاالبانی نییە ئەوە سامانی نیشتیمانیە بۆ ئەو ڕۆ بۆ ئایندەیە کەچی ئەوان بڕیار دەدەن نەکرد لەوەی کە قوتی قەڵکیان وا بریندا وا زەلیل کردووە بە داخلی 3 مانگ بووین داخلی 3 مانگ بووین بە ڕێزان هاوکات بە کەیفی خۆیان بڕیاردن وەک ئەوەی تاپۆڕەشی ماڵی بەس ئەو دووەش بڕیار دەدەن کورە شەرمەزار بن پاڤڵ قوبات شەرمەزار بن سەرجەم حیزبە ئۆپۆزیسیۆنەکان کاچ خۆم شەرم لە خۆتان بکەن بۆ دەبێ مەسعود و مەسرور تاقی تەنێ بڕیار لەسەر چارەنووسی کورد بدەن ئەوە چارەنووسی هەر هەمومانە مامەڵەیە لەگە حکوومەتی عێراق شەرمەزار بن ئەو هەموو حیزبە ئۆپۆزیسیۆنە ناتوان وەفدێک بنێرن بچن لەگە سوودانی قسە بکەن لۆ ناچن لاهور ئەوەندە قسەت زلە ئەو هەموو پەیوەندیە توێ دەچمە ئەمریکا ترامپ داواتی کردی لۆ ناچێکن سوودانی و بەجەماعی وەفدێکی ئۆپۆزیسیۆن بنێرن برێن بابە ئەوە ڕەئی شەقامی کوردی ڕەئی ماڵی بارزانی تەمسیل ناکە پارتی بە ناوی هەرێم قسە دەکاتن لە کاتێکدا دوو کەسن نێتیریشی لەگە نییە نێتیریش لێیان ئێدزە نێتیریش کۆیلەیە یعنی بەڕاستی شەرمەزار بن ئۆپۆزیسیۆن چ دەکە وەکو من دێ لایف دەکەن کۆنگرە ڕۆژنامەگەری دەکە شاسوار لە چێ ئەو هەموو قسە گەورە دەنگمان پێ بدەن واتان بۆ دەکەن ئێکورەوە خەڵک دەنگەچی پێدا ئێستا ناوداری بە تەزویر بوو چی لۆ دەکەی لە بۆ موچەی بەس بەمبرێ ئەمن نەشی ترمیان ئەتوو ئەو ماوەی سەرۆک حزبی پازە گوایە کورد چ دەکەی کاک عەلی ئەمە ساڵ ئۆڕەودی هەڵوێست لەو خۆ پیشاندانیان باشە کۆنگرە ڕۆژنامە بەس کاکە دەبی بەرەو بەغدا بکشێن وەفدەک خردنەوە یەکگرتو کۆمەڵ هەڵوێست نەوەی نوێ لاهور بەرەیگەل بڕۆن لەگە سوودانی دانیشن بڕۆن لەگە ئەمریکیەکان قسە بکەن بڕۆن لەگە سەفارەت و قونسڵەکان قسە بکەن بزان یەکێکیان دیفاع لە ماڵی بارزانی دەکەن ئەو هەموو ماستا و پارەیانە لەبەر ئەوی دەزانن غەڵەت بە هەر حاڵ بڕوا بکەن هاوڕێیان سوودانی فات حوسێن مەسروریش پێشتر تەلەفۆنی لۆ کردیە یەک مەعاشمان بدەن ئەوان دەیانەوێت 3 مانگزارێک مەعاش بدەنە خەڵک دوای ئەوە خەڵک تووڕە بوو مەعاششی بدەنێ و خەڵکیش وەی لێ هاتێ برێ قەید ناکە یەک مەعاشم وەگرت دووەکەتی قەید ناکە کورە کاچ خۆم لە کاتێکدا 10,000 لەکن دەدەیە کوڕەکەی خۆت لێی وەردەگریەوە دەری چ لێ کرد کاچ خۆم ئەو ئیرادە هەرچیانەیە بەرز ڕابەگرن ئیرادە مقاومەت ڕۆح تحەدات پێ نەکرێ خەڵک ڕێزت ناگری کاکە لە قوتی خۆتە ئەی هاوار خەڵک دەبێ بێتە دەنگ تۆ بە جددی ئەمە زۆر جار گەرم دەبم دەمەوێت زۆڵک بکەم نەکەر قسە دەبیرم دا خەڵک دەرم کاکە تۆ موچە خۆرە قسە ناکەم لە قسە بکەم لەو ئەوروپای 25 مانگ لە دوای ماندیبوونی پارەی خۆم وەردەگرم لەو ئەوروپای خۆشەم ئەنی بە جددی زۆر جارم دەمەوێت زۆڵەشی گەورە بکەم مەسەلەن بچینە سەر نوێنەرایەتی حکوومەتی هەرێم لە شەقامەک دەیان زۆری دەبێ خەڵک نایکە کاکە بە عیب کرد قوتی خۆتە لۆ زەلی وەڵڵاهی ئەو سەگەی خۆمان دوو ڕۆژنانی نەدەمێت پڕم دەداتی ئەی هاوار خەڵک ئەو بێ ئیرادەی لە چێ بوو ڕۆل ئیلهام لەو هەرچیانە وەربگرن بڕوا بکە سوودانی داوای لە بارزانی ئەوەی کردیە کورە ببورن فات حوسێن ئەوکو مەسروود یەک مەعاشمان بدەنێ وتیان ناتان دەینێ بتان دەینێ هەتا 2 مانگیش کە ئەو مەلەفە دیسان دەمریتەوە 2 مانگکە دیسان دەمریتەوە بە پارتی و ئەزانی سارینەوە هەتا نازن نووز دەکا لەسەر ئەمریکیەکان ئێرانە موعامەرەمان لێ دەکە وتی کاکە ئەمە لە ناو ڕووداوەکان چ ئێرانە ئەوە ئەمە لە ناو ڕووداوەکان بڕوان پێ بکە
کورا ئەو باوکەیان مرد ئەو هەموو 10 ملیۆن دۆلاری مەسرور بارزانی لە ئەمریکای سرف کرد ئەوەندە بە کەلچی نهات هاوڕێیان بەهەرحاڵ ئەو ئیرادە شۆڕژێڕیە من حەقم نییە باوەڕیا هەرچی چییە دەست چییە بەس ئەو ڕوحە ئەو گیانە تەحەدایی گەورەترین هێز ماڵی بارزانی هەرچیەکان زەبەروتیان شکان دەستیشیان خۆش بشت وەکو خێل وەکو دەیان کەسی تر بەس ئەوان کردیان دەستیشیان خۆش بڕوا بکە تووشی گرێی کۆرە بوونە ماڵی بارزانی هەموو هێزی خوانەوە بەکاردێنن بە پەلا خۆشی تەرچی بگرنیان بیکوش بشی کوژن تازە بۆ سیمبول باشە قسەشی لەگەنەکەن زەبەروتی ئەوە بوو کاتە چ خۆش